فرۆشیاران و دوکانداران ئاماژە بۆ دەکەن سستی لە دابەشکردنی موچەی فەرمانبەران و گرتنابەری ڕێکاری تەندروستی بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە بازاڕی ئەم ساڵی جەژنی سست کردوون. سێ هۆکاری سەرەکی ئەم ساڵ بۆ کارێکی وای کردووە کە بازار زۆر کەس بێ. یەکێک لەوە ئابووری جیهانی بەعام ئەوە شکستێکی هێنا و دابەزیوە. دوو مۆزوعی کۆرۆنا و قەزەی تەندروستی کاریگەرێکی دووەمی هەبووە. زۆر کە زێر ڕەنگ ئیمکانێتی شەبێ بەڵام لەبەرباری تەندروستی ئەوانە زۆر تێکەڵی خەڵک نەبێنێتە بازار. سێیەکەوە شتێکی زۆر گرنگە ئەویش نەبوونی موچێ. طبعاً زۆر کە زەی لەم کۆمەڵایە قسمە کاسبکارە قسمێ موچە خۆرە. کاسبکار ئەگەر موچە خۆر موچەی وەرنەگرت بێ کاسبکاریش ئیشی بۆ ناکرێت. جا ئەم سێشتە بۆ سەبەبی ئەوەی کە بڵین لە سایە 70 بۆ 80 بازار لە چاو بەراورد بە ساڵانی ڕابردووە دابەزیوە. خەڵک پارەی نییە و مەعاش نییە و خەڵک پارەوە ناگرێت هەمووانێک بوو بە دوو سێ مانگ جارە مەعاشە وەرگری و هۆکارەکەی بەڕاستیەوە بە زۆری. بەشێکی تر لە فرۆشیاران ڕای دەگەێنن بەهۆی سستی بازاڕەوە زۆربەی ئەو کاڵایانەی هێناویانە بۆ ساختکردنەوە لە ڕۆژانی پێشەژن نەفرۆشراون و ماونەتەوە. بازارەکە چۆڵ و هۆڵە هیچ شتێ نافرۆشێ خواخوامانە بە 200 بفرۆشتێ 150 شتێکامە ئەی فرۆشتی بەڵام بەخوا ئەوە بازارەکەی ئەوە تاڵەن قەرەنتینە دەست پێکات و لە ڕۆژی عارەفەیە زیاتر چۆڵ بۆ بازار. فرۆشیاران و دوکانداران داواکار بوون حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی لە توانایدایە بیخاتەگەڕ تاکو بتوانێت موچە لە پێشجەژن دابەش بکات چونکە پێیان وابوو تاکە فریادڕەسیان لە کەمکردنەوەی زەرەرەکانیان دابەشکردنی موچەیە. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.